ڕاست و دروستبوون بە باوەڕ. بۆ ئەوەی دڵسۆز بین بۆ ئینجیلی عیسای مەسیح پێویستە هەرگیز سازش نەکەین لە فێرکردنی کتێب کە ئێمە تەنها بە باوەڕ ڕاست و دروست دەبین. بەڕاستی ئەم بنەمایە هەرگیز قابلی سازشکردن نییە لەلایەن پۆلس. بۆیە دەبینین لە زۆر شوێن لە نامەکانیدا ئەم بابەتە دووپا دەکاتەوە. تەنها هەر پۆلس نەبوو لە پەیمانی نوێدا کە نووسی و گوتی کە ئێمە بە نعمەت ڕزگار بووین لە ڕێی باوەڕەوە. ئەو ڕاست و دروستیەی کە هەمان ڕزگاربوونی لە عیسای مەسیحمان پێدەدات کە بەخششی خوددایە. پۆلس لەم بابەتە یەکلاکەرەوە بوو. دەتوانین ئەم بنەمایە لە سیپارەی پەیدابوونە تا سیپارەی ئاشکراکردن ببینین. لە ژیانی ئیبراهیمدا دەیبینین چۆن ئیبراهیم ڕاست و دروست بوو. پۆلس ئەم پرسیارە دەخاتە ڕوو، ئایا ئیبراهیم پێش خەتەنە ڕاست و دروست بوو؟ وەڵامەکەی بەڵەیە. چونکە کتێبەکە دەڵێت کە ڕاست و دروست بوو کاتێک باوەڕی بە خوددا هێنا. خودداش ئەو باوەڕی بە ڕاست و دروستی بۆ دانا. ئایا ئیبراهیم بەهۆی شریعەتەوە ڕاست و دروست بوو؟ بێگومان نەخێر. چونکە پێشەوەی خودی شریعەت ببێت بە 400 ساڵ ڕاست و دروست بوو لە ڕێی باوەڕەوە. ئێمەش لە ڕێی باوەڕ و ڕاست و دروست دەبین. ئێمە ئێستا دەتوانین بڕوانینە دواوە بۆ خاچەکە، بەڵام ئیبراهیم دەڕوانێتە پێشەوە بۆ خاچ بەپێی ئەو زانیە لە کاتی خۆی هەیبوو. بیرۆکەکە ئەوەیە کە پۆلسی نێردراو پێی وابوو کە کێشەکە لە فیلیپیدا دروست دەبێت. سەرەڕای ئەوەی کۆمەلگایەکی بچووکی جوولەکە هەبوو لەو کاتەی پۆلس لەوێ بوو، چونکە ژمارەیەکی پیاوانی جوولەکە تەواو نەبوو بۆ ئەوەی کنیشتەیەکیان هەبێت بەپێی یاسای جوولەکە، بۆیە خەڵکەکە لەسەر کەناری ڕووبار یەکتریان دەگرتەوە. بەڵام کۆمەلگای جوولەکە هەمیشە لە زیادبووندا بوون. کاتێک پۆلس لە زیندانەوە بۆ فیلیپی نامەی نووسی دەبینین بە وشەی زۆر توند هۆشتاریان دەدات. لە بەشی 3 ئاەتی 1 تا 3 پێیان دەڵێ لە کۆتاییدا خوشکان و برایان دڵشاد بن بە مەسیحی خاوەنشکۆ. نووسینەوەی هەمان ئەم شتانە پێتان دەڵێن بەڵکو بۆ پاراستنی ئێوەیە. دوای ئەمە پۆلس لە شێوازی قسەکردنی خۆی دەگۆڕێت و شتێکی سیر دەڵێ. ئاگاداری سەگەکان بن، ئاگاداری بەدکاران و جەستەبڕەکان بن. لەبەرەوەی ئێمە بەڕاستی خەتە نەکراوین کە بە ڕۆحی پیرۆز خوددا دەپەرستین و شانازی بە عیسای مەسیحەوە دەکەین، پشت بە جەستە نابەستین. لێرەدا پۆلس چی دەڵێ؟ دەڵێ مامۆستایانی درۆزن هەن، خەڵکانێکی بەدکار هەن کە ئامانجیان بەدکاریە و دەیانەوێت ماڵوێرانی بکەن، چونکە سەر ئەم بنەمایە دوور کەوتونەتەوە کە بانگەوازی ڕزگاربوون بە باوەڕە. لە ڕاستیدا پۆلس بۆ تیتۆسی نووسی و پێی گوت کە ئەوان ماڵوێرانی دەکەن و دەبێ ڕان بگرێت. پێی دەڵێ جارێک و دوان ئاگاداریان بکەرەوە دوای ئەوە لێیان گەڕێ. لەوانەیە وا دیار بێت کە بابەتەکە هەستیار نەبێت، بەڵام پێویستە لەو شوبهاندنە بە هێزە تێبگەین کە پۆلس بەکاری دەهێنێت کە بە مامۆستایانی درۆزن دەڵێ ئەوانە بەهۆی پاڵنەری هەڵە و خۆویستیەوە وەکو سەگی دڕ کلیسا پارچە پارچە دەکەن. ئەوان بەدکارن، بۆیە پۆلس هیچ بەرگەی نەدەگرت و بەرامبەر ئەو ڕەفتارانە تەحەدای دەکرد. هۆکارێکی دیکە بۆمان ڕوون دەکاتەوە کە پۆلس زۆر ڕاستەوخۆ بوو لەگەڵ ئەو خەڵکە، چونکە خودی خۆی ڕۆژێک لە ڕۆژان وەک ئەوان بوو. ئەو دەتوانێت دەربارەی خۆی بڵێت کە ڕۆژێک لە ڕۆژان وەک ئەوان بووە. لە ڕاستیدا ئەو نێچیرەکەی کوش نەک تەنها پارچە پارچەی کردن. بێگومان ئەمە دەزانین چۆن ڕاوەستا بوو و قابیل بوو بە کوشتنی ئیستیفانۆس، باوەڕداری دیکەشی ڕەوانەی زیندان دەکرد. ئێستا باوەڕدارانی تری دەکوشت. پۆلس باسی ڕابردووی خۆی دەکات و دەڵێ هەرچەندە منیش هۆکارم هەیە پشت بە جەستە ببەستم. ئەگەر یەکێک وا بزانێت هۆکاری هەیە بوو ئەوەی پشت بە جەستە ببەستێت، من لەو لە پێشترم. کۆرپەی 8 ڕۆژ بووم کە خەتە نەکراوم لە ڕەگەزی ئیسرائیل لە تیرەی بنیامین، عیبرانی کوڕە عیبرانی. بە گوێرەی تەورات فەریسی بووم، بە گوێرەی دڵگەرمی چاوسێنەری کلیسا بووم، بە گوێرەی ئەم ڕاست و دروستیی کەم پێی بە شەریعەتە بێگلەیی بووم. واتە من هەموو شتێکم کرد بە پێی توانام بۆ ئەوەی هەموو شتێکی شەریعەت بپارێزم. بەڵام لە ئاەتی 7 بەردەوام دەبێت و دەڵێ بەڵام ئەوەی بۆ من قازانج بوو لە پێناوی مەسیحدا ئەمانە بە زیان دەزانم. لەمەش زیاتر هەموو شتێک بە زیان دەزانم لەپەر بەرزی بەهای نما ئاسینی مەسیح کە خاوەنشکۆیە. لە پێناو ئەودا هەموو شتێکم لەدەستدا و هەموو ئەو شتانم بە زیاندانە بۆ ئەوەی مەسیح بەدەست پێێنم وەک کەسێکە لەگەڵ مەسیحدا بوو بێت یەک هەژمار بکرێت بەڕاستی و دروستی خۆم کە لە شەریعەتەوە، بەڵکو لە ڕێگەی باوەڕەوە بە مەسیح و بەڕاست و دروستیەکەی کە لە خودداوەیە و پشت بە باوەڕ دەبەستێت. کاتێک بۆ تیمۆساوسی نووسی زیاتر لەم باڵگانەی خستەکرد و بۆیشی کردەوە. دەربارەی خۆی وتی من کافر بووم، چاوسێنەر بووم، پیاوێکی دڵڕق بووم. ڕەنگە دەیتوانی شێوازەکە بگۆڕێت و بڵێت وەک سەگ بووم کە خەڵکم پارچە پارچە دەکرد.
بەردەوام دەبێت لە قسەکانی و دەڵێت کە خراپترین گوناهبار بووە، بەڵام دوایە ئەوە دەڵێ خدا بە نیعمەت و بەزەیی خۆی بەسەری کردومەوە. لە یەکەم نامەی تیمۆساوس بەشی 1 ئاەتی 16 دەخوێنینەوە دەڵێت بەڵام بەزەیی پێم داهاتەوە تاکو یەکەم جار لە مندا ئەیسای مەسیح بەو پەڕی پش و درێژی دەربکەوێت وەک نمونەیەک بۆ ئەوانەی باوەڕی پێدەهێنن بۆ ژیانی هەتاهتایی. هۆکاری ئەزمموی ڕاستەقینەی پۆلس ئەوە بوو کە شێوازی بیرکردنەوەی جوولەکەکانی دەزانی، ئەوانەی کە وەک سەگی دڕ کلیساکانیان پارچە پارچە دەکرد، بۆیە بەرگەی ئەوانەی نەدەگرت. پاشان لە نامەکەیدا بۆ خەڵکی فیلیپی پێشوەختە پێیان دەڵێت و ئاگاداریان دەکاتەوە کە لەوانەیە لە ناو خەڵکەکە بچنەوە ناو کلیسا و هەڵیان دڕن. ئاگاداریکردنەوە لە پێشەوە ئاینی درۆزنەکان کە هۆکاری دووبەرەکین. شێوازی ئاسایی نووسینەکەی هەروەک ئەوەیە کە بۆ تیمۆساوسی نووسی وگوتی بەندەی مەسیح خاوەنشکۆ نابێت شەرفرۆش بێت، بەڵکو دەبێت لەگەڵ هەمووان مێهرەبان بێت، توانای فێرکردنی هەبێت. هەروەها پێویستە لە کاتی تنگانەدا دان بە خۆدا بگرێت. ئەوانەی بربەرەکانێ دەکەن بە دڵگەرمی ڕاستیەکانتان ڕاستیان بکەنەوە، بە هیوای ئەوە خوددا تۆبەکردنی ڕاستیان لێ وەربگرێت. بەم جۆرە ڕەفتاری پۆلسی نێردراو لە ئاسایی و هاوشێوەی ئیسای مەسیح بوو، چونکە کاتێک دەخوێنینەوە دەبینین کە ئیسا فەرمووی وەرن بۆ لام ئەی هەموو ماندووان و ئەوانەی بەرگە ناگرن من دەتان حەسێنمەوە. بەڵام کاتێک ئیسا ڕوبەڕووی دووڕوەکان بووە لە ئۆرشەلیم چی کرد؟ ئەو پێشەوە ئاینیانەی کە دەوروبەری خۆیانیان وێران کردبوو بۆ بەرژەوەندەکانی خۆیان. ئیسا پێی فەرموون ئێوە دووڕوون، ئێوە خەڵکی چاواشە دەکەن، ئێوە لە دەرەوە گۆڕی سپیکراون، ئێوە مردوون و بە پۆشەرێکی سپی خۆتان داپۆشیوە بۆ ئەوەی ڕواڵەتتان جوان دیار بێت. ئێوە پەیکەرن. خزمەتی ئیسا لە کۆمەڵێکی زۆر بچووک و ئاینداردا بوو. ئیسا بۆ کەسە تایبەتەکانی خۆی هاتوو بۆ ئەوەی باوەڕیان پێ هەیە. وەرن بۆ لام ئەی هەموو ماندووان و بارگرانەکان من دەتان حەسێنمەوە. بەڵام خەڵکی وا هەبوون ڕێگریان دەکرد کە ئەوە بکەن. ئەوانە وێرانکار بوون، ڕێگر بوون، ڕێگریان لە خەڵکی دەکرد کە بە شوێن ڕاستیەکاندا بڕۆن. بابەتە گشتێکە بۆ خەڵک ئەمە بوو: مەترسن، هاوڕێی یەکتر بن، بە نیعمەت ڕەفتار بکەن، هەستیار بن و خۆڕاگر بن. بەڵام بە پەیدابوونی ئەو کەسە بەدکارانە کە خێزانەکانیان وێران دەکرد و خەڵکیان چاواشە دەکرد لە پێناوی بەرژەوەندی خۆیان، پۆلس باسی ئەوەیان بۆ دەکات کە چۆن ئەو خەڵکانە لە سنووری خۆیاندا ڕابگرن و دووریان بخەنەوە. لێرەدا دەبینین چۆن پۆلس بە شێوەیەکی ڕاستەوخۆ و یەکلاکەرەوە دێتە ناو بابەتەکەوە، چونکە پەیوەندی بە چۆنیەتی ڕزگارکردنەوە هەیە. ئەم شتە هەرگیز پۆلس قبوڵی نەبوو و هیچ جۆرە سازشێکی لەسەر نەکرد. جا بیرۆکەکەی پێیوەستە بە ئەمانەی کە دەڵێ بۆ ئەوەی دڵسۆز بوون و ئینجیلی ئیسای مەسیح پەیوەستە هەرگیز سازش نەکرێ لە فێرکردنی کتێب کە گوایە ئێمە تەنها بە باوەڕ ڕاست و دروست دەبین.